پێم وایە ئەمە زیارەتێکی زۆر بەسوود دەبێ ئەتوانین پرۆژەی نیشتیمانی نەتەوەیی بکەین نەک تەنها لەگەڵ بەڕێزیان بەڵکو لەگەڵ هەموو سۆسایەتی کوردی ئەکادمیەتی کوردی کە لە دەرەوە لە تاراوگەیە ئەژێن. هیوادارین کە ڕێکخراوەیە دروست بکەین کە ئەو پەیوەندیە پتە و بکات و بتوانێت پەرە بە پەیوەندیەکە بدات. پەیوەندی بووە و هەیە بەڵام ئەوان نەوێت زۆرتر بەربڵاو بێت، شتەکە ئەکەمێک گەورەتر بێت. ئەمڕۆژ زیاتر وەکو یەکتر ناسین لێرە بووین لەگەڵ زۆر کەسایەتی لە زانکۆکانی کوردستان. هیوادارین ئەو پەیوەندیتە بەردەوام بێت، بتوانین پرۆژەی هاوبەش بکەین، پرۆژە بکەین کە سوودی بێ بۆ کورد بەگشتی، چون بەڕاستی کورد بەداخەوە لە باری خوێندن بەتایبەتی خوێندنی وەکو زانست سروشتیەکان زۆر دواکەوتووە لەبەر زۆر هۆکار. هیوادارین ئەو دواکەوتنە کە بتوانین کەمێ پێشی بخەین، ئەویشە کاری زۆر ئەوێت، ماندووبوونێکی زۆری ئەوێت، شتەکەش بەپەلە نابێت لەوانەیە چەند ساڵێکی پێ بچێت تا یەک دوو پرۆژە بتوانین جێبەجێ بکەین.